جیهانی کەمەندامانە لە دنیاە بۆیە ئێمە بە ناوی سەکۆی شکۆی کەمەندامانەوە کە 6 ڕێکخراو لەم سەکۆیا بەشدارین ئەمڕۆ بڕیارماندا لەم ڕۆژە پیرۆزەدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بکەین بەدڵ پیرۆزبایی خۆمان بگەێنین بە هەموو کەمەندامانی جیهان بە تایبەتی کەمەندامانی کوردستان. ئێمە لەم ڕۆژەیە کۆمەڵە داواکاریمانەیە ڕوبەڕووی حکوومەتیەکەینەوە بۆیە بڕیارمانداوە لە هەموو ساڵێکا کە لە 12 چالاکیەکانمان ئەنجام بدەین و تەرخانی نەکەین بۆ یەک ڕۆژ کە ئێمە لە یەک ڕۆژە چالاکی ئەنجام بین چونکە ئەو مانگە بە کۆی مانگەکە تەرخانەکەین بۆ چالاکیەکانی کەمەندامان و بۆی بتوانین هەم کەمەندامان بناسیێنین بە هەموو دنیا و هەم بتوانین شکۆی کەمەندامان بگەڕێنینەوە و داواکاریەکانمان بگەین لە بەرپرسانی حکوومەت بۆی بتوانن لە ئایندێکی زۆر نزیکە زۆربەی داواکاریەکانی کەمەندامان جێبەجێ بکرێ بە تایبەتی یاسای کەمەندامان ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە یاسا و مافی امتیازاتی کەمەندامان جێبەجێ بکرێ. بۆیە خۆشبەختانە کۆمەڵە چالاکی زۆر گەورەماندا ناوە لەم مانگەدا کە پێگاتووە لە پانێڵێک لە شانۆگەریەک لەوەتی مرۆڤ هەیە منیش هەم کە هەموو جۆرە کەمەندامەکان تیایدا بەشدار دەبن و زایدەن کۆمەڵە چالاکی تریش و ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە ئەم برادرانەی کە لێرەن هەموو سەرۆکی ڕێکخراون لە ناو سەکۆی شکۆی کەمەندامانە. بۆیە من لەوە زیاتر کاتان ناگرم بەچێڵم بۆ برادران بزانین برادران داواکاری چیان هەیە لە حکوومەت و لە کۆمەلگاش بۆ ئەوەی داواکاریەکانیان بگەێنن. هەموو لایەتان بەخێر بێن دووبارە پیرۆزبایی ڕۆژەکەکەین لە توێژەکەمان لە هەموو جیهان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە ئەم ساڵ کۆمەڵێک دروشمی جیاوازمان هەڵگرتووە وەکو سەکۆی شکۆی کەمەندامان لەبەرەوەی سەکۆی شکۆی کەمەندامان خۆی تعبیرە لە شکۆی توێژەکەمان تعبیرە لە هێزی توێژەکەمان لە هیوای توێژەکەمان. ئەم ساڵ ئێمە بە دروشمی تواناکانمان ببینە پاشان داواکانمان جێبەجێ بکە لەسەر بنەمای داواکاریەکانمان بۆ هات بۆ تواناکانمان بڕیارە دەین. ئێمە لەم ساڵدا بەم شێوازە داواکاریمان هەیە. داواکاریەکانی ئێمە داوای ڕەوان لە خوێندنە لە پەروەردەیە لە یاسایە لە مافەکانی نیشتە جێبوون و هەموو مافی موچە و بەخێوکەرەوە و مافانەی کە لە یاساکەماندا هاتووە تەنها یەک پەیاممان هەیە بۆ حکوومەت داوای کاراکردنەوەی پەرلەمانیان لێ یەکەین و داوای جێبەجێکردنی یاساکەمان دەکەین وەکو خۆی لە ئێستادا چون ئەگەر یاساکە جێبەجێ بکرێ کۆمەڵێک بەندی باشی تێدایە بەڵام ئەگەر یاساکەمان جێبەجێ نەکرێ ئەوە تەنها لەسەر وەرەقە ئەمێنێتەوە. بۆیە ئێمە ئەم ساڵ بڕیارمانە کە تەنها ڕۆژێک چالاکیمان نەبێ بەڵکو چالاکیەکانمان لە ئەم مانگەدا بێت و واش لە کۆمەلگا بکەین کەلتوری کەسانی خاوەن پێداویستی تایبەت و مامەڵەی دروست لە ساڵانی داهاتوو بە کەلتور بکەین. تەنها داوامان لە حکومەت نییە داوامان لە کۆمەلگاش هەیە کە نەریتی مامەڵەی دروست لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە بە کەلتور بکەین و داواشمان لە ئێوە هەیە کە وەکو هەموو کاتێک من لێرەوە سوپاسدانەکەم بەوەیە کە بەیەکەی میدیاکان کە جێ خۆیەتی ئەو سوپاسەش بە ئێوە بگەێنین کە بەردەوام دەنجی ئێمە بوون و دایمەن دەنجی ئێمە بن بەوەی کە بەیەکەوە و لەگەڵ ئێوە یەکدەست بین و پەیامەکانمان بگەێنین. فەرموو مامۆستا ئازادی مامۆستا عومەر. سوال بۆ خوای گەورە ئەم ساڵیشتواری مەلەکو ساڵەکانی تێلەکو و خاوەن پێداویستی تایبەتەکان لەژێر شەتی شکۆیەکە خۆمان ببینینەوە بەڵام بەڕاستی ئەم ساڵک و ساڵانی پێشووتر نییە. ئەم ساڵ خەڵکەکەی ئێمە زۆر زۆر لە وەزعێکی ناهەموار و ئابوووریکی زۆر زۆر نادروستایە. ئێمەی خاوەن پێداویستی تایبەتەکە خەڵکێکی ئاسایی پێداویستێکی یەکجاری ئێبێ ئێمە هەزاران جار پێداویستیمان هەیە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا و لە ساڵانی پێشووتر و دواتریشا وەکو پێویست نەبوو لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتە. ئێستاش ئامادە نەبوو سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان کە پەرلەمانە ڕۆژێک تایبەت بکات کە بیوێ لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتە تەنها ئەوان گوێمان لێ بگرن تەنها بزانین ئێمە چیمان ئەوێ. ئێمە نامانێ حکومەت بڕوخێنین ئێمە ئەمانەوەی لەسەر دەستی ئێمە حکومەت دروست بە حکومەت دروست بێتەوە. ئێمە ئەمانەی ئەو داواکارانی کە هەمانە نەچی لەسەر جاڵەکان دەستپان بکەینەوە لە خەڵک لە ڕێگەی حکومەتەکە خۆمان جێبەجێ ببێ. بەداخەوە ئێستش ئێمە کۆمەڵێک لە خاوەن پێداویستی تایبەتمان هەیە کە تا ئێستا هیچ جۆرە موچەیەکی بۆ نەکراوە لە ماڵەکەی خۆیاتی کە سوکارەکەی گیری پێ خواردووە یعنی بە کڕینی عیلاجەوە بە نەخۆشی درێژخایەنەوە بە کلێشێتیەوە بە قەرزانی دوکانەوە عزەتی نەفسی خاوەن پێداویستی تایبەت زۆر بەرزترە لەوەی کە حکومەت سەیریەکە. ئێمە احتیمالە حکومەت بە پێکەنینەوە سەیرمانکە بەڵام ئێمە بە گوڵەوە سەیری ئەوانەکەی چونکە ئێمە ئەوان بە باوکی خۆوان نەزانین
لە ئێستا بەدووە ئەگەر باوکیە باوکایەتیمان وەنەسەلمێنێ ئێمە ناشار ئەبینۆکو خۆمان پێی بڵێن ستۆپ لە ئێستا بەدواوە ئێمە ستۆپمان هەیە بۆ هەموو ئەو شوێنانەی کە دەستەواژی کەمەندام وەکو پێویست بەکار ناهێنن کە ناتوانین لەگەڵ ئێمە وەکو پێویست بشین. سڵاو بۆ هەموو لایەک سەکۆی شکۆی کەمەندامان کۆمەڵێک ڕێکخراون هەموو پێکەوە ئەمانەوێ ژیانێکی باشتر دۆخێکی باشتر بۆ ژیانی کەسانی کەمەندام و خاوەن پێداویستێ تایبەتەکان لە کوردستانە دەستەبەر ببێ. مافەکانی ئێمە ئەوانە نین کە لە قولەی قاف بن و دەستی حکوومەت و دەسەڵاتی کوردی پێنەگا. هەموو ئەو مافانی کە ئێمە داوایەکەین ئەوەیە کە لە ڕێکەوتنامەی جیهانی مافەکانی کەمەندامانە هاتووە و وەکو ئەوەی کە حکوومەتی عێراقی کە حکوومەتی فیدراڵیە و ئێمە بەشێکین لەو فیدراڵیەتە واژۆی لەسەر ڕێکەوتنامەکە کردووە و حکوومەتی هەرێمیش پابەندە بەوەی کە ئەو یاسایە وەکو خۆی جێبەجێ بکە بە تایبەتی ئەو یاسایی پەرلەمان کە بۆ ئەمری واقعی ئێستای ئێمە وەکو کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ئێمە بە شتێکی باش ێزانین زۆر ناڵین لە نەبوون خراپترە ئەسڵەن لە ئاستێکایە کە تموحەکانی ئێمەی بەرز کردوتەوە بەڵام جێبەجێ نەکردنی و مانەوەی بەتەنها وەک مەرەکەبێک لەسەر کاغەز ئەمە شتێکی خراپە. داوای یەکجار گرنگی ئێمە وەکو ڕێکخراوەکانی سەکۆی شکۆی کەمەندامان ئەوەیە کە هەلی خوێندنی یەکسان هەلی کاری یەکسان بۆ کەسانی کەمەندام و خاوەن پێداویستیەکان بە نابینایان و بە کەسانی کەمەندامی جەستەیی و بە نابیستانەوە کە ئێوەی بەڕێزەزانن لە ئێستاە بەشێکی زۆر لە کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتی ئێمە گەشتونەتە پلە بەرزەکانی خوێندن هیوادارین لە داهاتوویەکی نزیکە ئەم هەلی خوێندن و هەلی دەستکەوتنی کارە بگاتە ئاستێک کە کەمەندامانی کوردستان وەکو کەمەندامانی وڵاتانی تر بەهرەمەند بن لە ڕێکەوتنامەی جیهانی مافەکانی کەمەندامان و ژیانێکی بە کەرامەتەوە بەدەست بێنن. مەڵێ با بیرمان نەچێ زۆر سوپاسی بەڕێوەبەری پەروەردەیەکی سلێمانیەکەین کە لەم ڕۆژانەیە ئێمە سەردانمان کرد کتابێکمان بۆ برد کە لە نێو خوێندنگاکانە هەموو ساڵەیەکە لەو خاڵانەی کە داوامان کردبوو یادی کەمەندامان لە نێو خوێندنگاکانە بکرێتەوە. بەڕاستی جەنابیان کتابەکەیان تەعمیم کرد بەسەر هەموو پەروەردەکانی قەزا و ناحیەکان و ناوشاردا کە ئەم ڕۆژە بەرز ڕابگرن لە کەمەندامان. بۆیە پێش جەنابتان بێنە ئێرە باخچەی چوارچرا نمونەیی لێرە بوون بۆ ئەوەی بە حەی بتوانن کەمەندامان بناسیێنن بە باخچەکە و بۆی ئێمە ئەمانەوێ بە حەی بناسیێنرێن نەک بە دەرسێک یا بە چەند دەقەیەک باسی کەمەندامان بکرێ. بۆیە ئەگەر کە خەڵکە ناکەمەندامەکە خۆیان بێنە ئێرە لە باخچەی ساوایان و کە دەست پێکە هەتا ئەگاتە زانکۆ و شوێنە گرنگەکانی تر بۆیە لەوێەوە ئێمە ئەمانەوێت کەمەندامانیان پێ بناسیێنین. زۆر زۆر سوپاسدانەکەین. دەستان خۆش بخێر.